ئەو خەڵکەی کە ناڕازیە کە ناچێتە سەر سندوقەکانی دەنگدان گومانتان نەبێتن کە ئەو دەسەڵاتدارانەی کە هەرێمی کوردستانیان تووشی ئەو قەیرانە سیاسی و قەیرانی ئابووری کردووە زۆریان پێخۆشە و ئاواتە خوازن کە خەڵک دەنگ نەداتن لەبەرەوەی ئەوان دەنگدەری خۆیان دەچێ دەنگ دەداتن و تەزویریش دەکەن بەڵام ئەو خەڵکەی کە ناڕازیە و ئەو خەڵکەی کە دەنجی ئیسلاح و چاکسازیە کە دەنگ نادا دەنگەکانی کەم دەکاتەوە لەبەرەوەش برا بە ڕێزەکانی خۆم پرسی هەڵبژاردن هەم پرسێکی نەتەوایەتیە و هەم پرسێکی دینیشە لەبەرەوەی کاتێک کە بانگ دەکرێت بۆی کە شایەتمانی بدەی دەبێ وەڵامی ئەو بانگ دەرە بدەیەوە و شایەتمانی بە حەق بدەی ئەوەی کە لەسەر تۆیە شایەتمانیەکەیە نەتیجەکەشی ئایەکەی گۆڕانکاری دەکرێت و کەی ئەوەی کە تۆ ئاواتە خوازی جێبەجێ دەکرێت دەکەوێتەوە سەر دەنگدەرانی هەرێمی کوردستان و ڕۆشنبیری دەنگدەران و ڕێژەی زۆری بەشداربوونی دەنگدەران لە هەڵبژاردنەکان وە خوازیارم ئەو هەڵبژاردنەی هەرێمی کوردستان جیاواز بێ لەگەڵ هەڵبژاردنەکانی ڕابردوو بە حەول و قووەتی خوا.